خاڵۆ ڕێبوار هەندێک تێکستان لەناو ئەو ئەدەبیاتەدا کەسێک بۆ معشوقەکەی خۆی دەیڵێ گۆرانی بێژێک بە ڕیتمێکی سەریع وەکو گۆرانیەک چی شاد دەیڵێ مناجات خوێخوانێکیش دەیڵێ ئێستا کامەیە ینی خەڵکێک ڕەنگەلەی تێکچووبی هەندێک جار هەر بۆ خۆشی دەڵێن کورە کاکەوانە گۆرانی دەڵێن بەڵام بە شێوازێکی دیکە ئیشکالەکە لەوایە ئێمە ئەبێ ڕوئێمان وەکۆڵێ ڕاستکەینەوە سەبارەت بە ئینسان ئەم هەموو مامەڵەیە بۆ خۆشەویستی و عشقی ئینسانە یعنی عاریفان ویستویانە لەم بابەتە بێنە دەرەوە بەڕاستی یعنی چۆنەڵی سەرقاڵ بنیان مەشغوڵ بن بە عشقێکی مەجازیەوە ئەسڵان ئەوان پیان وایە کاتێک کە یەنە ناو بابەتی معریفەتی عیرفانەوە یعنی ڕاستە و خۆ مامەڵەکردنە لەگەڵ خوایە چۆن مامەڵە لەگەڵ خوایەکەی ئەم مامەڵەکردنە لەگەڵ خوایە غەیرەوەی کە ئەبێ لە ڕێی عەبدەکانەوە بێ لە ڕێی ئینسانەکانەوە بێ ئینسان ئەبێ بوونی ڕاستەقینەی خۆی تیاپیا بکە یعنی لەم دووسێ ڕۆژانە بە خزمەتی شعرێک گەیشتم وابزانم هی تەصنیفێکی شێخ ڕەزایە لەسەر شعرێکی تر ئەڵێ وتم سورمەیە بۆ چاوی عاشق خاکەکەی بەرپێت لە ئولکەی عشقەدا لافی شەهەنشایی لێ بدەی لێت دێ سەبا یارانی مەجلیس گەر هەواڵی من بپرسن لێت بڵێ کێشاویە تێمەی خانە چاوی بێچوە عیارێ ئەوان ئەیانەوێ ئینسان لەو مامەڵە عشقیەوە جارێکی تر وەکۆڵێ مامەڵی لەگەڵا بکەنەوانێ کە خوا لەگەڵ ئینسانە بێتی لە ئەزەلەوە لە ڕێگای خۆشەویستی مرۆڤەکەەوە دەیانەوێ خۆشەویستی خوا بدۆست بە دڵنیاییەوە ینی ئەوە گرنگە چونکە زۆر جار ینی کێشە و گفتوگۆ لە سەرمانە دەکرێت ئەم بابەتە تێکستانی کە بۆ عیشق نووسراون لەلایەن ئەو شاعیرانە کلاسیک بۆ عشقی مرۆڤێک نووسراونیان بۆ عشقی خوا نا ئەزانی چۆنە ئەوان سەرتر لە مرۆڤ یعنی ڕۆشتون ئەوان توانیویانە وەکوڵێ وەکو سەیدی هەورامی ئەڵێ تا مەجازمە بۆ حەقیق نەمە بۆ حەقیق بێ مەجاز تحقیق نەمە بۆ پێی وایە کات تۆ ئەبێ ئەگەر ئەمانە هەمووی پێپلیکانەی ئەو پەیژەیەن کە نابێت تایە بۆستی ئەبێ بڕۆیتە سەرەوە یعنی من هەردوو نمونەی زۆر بەسیتی حەزەتی یوسف ێنمەوە لە قورئان لەگەڵ حەزەتی سولەیمانە حەزرەتی یوسف سەلامی خوای لەسەر بێ وەختێک کە عەشقی زوڵەیخا بۆ ئەو یعنی هەموو وەکوڵێ بیسڕ و هەموو ئەو منتیقەیە ئەتەنێ بەڵام وەختێک کاتێک کە ئەگا بە یوسف خۆ یوسف لە نوقتەی خۆیان کۆتایی پێنایەنێ بەڵکو لە یوسفەوە بەرزە بێتەوە بۆ لای خوا کە ئیتر وەکو مەحوی لە جێگەیەکە ئاڵێ کە ئینسان کاتێک کە ئیتر ئەگا بە معشوقی ئەزەلی و ئەبدی ئیتر ئەم عیشقانەیتر هیچ مانە و مەغزایەکی نامێنێ وەکو مەحوی ئەڵێ سێبەری لێبارە هەرکەس مەیلی تەنهایی بکە تەنانە سێبەرەکەی خۆشە لێبارە چ جایەوەی کە مەسەلەن بگەڕیتەوانێ بۆ عیشق بەڵام ئەوەی بۆ نمونە کەناڵی نووسیوێتی بۆ مەحبوبە بۆ دێن بە شێوازێکی تر تەفسیرێکی تری بۆ دەکەن دەڵێن نا ئەمە پەیوەندی بە مرۆڤێکەوە نیە و بەڵکو ئەمە پەیوەندی بەخواوە هەیە بەڵام ئەو زولف و ئەو بابەتانی کە بەکار هاتووە دەستەوازانە لە زمانی کوردیا کەلیمات عاجزە لە دەربڕین یعنی ئێستا من ئەگەر بۆ نمونە باسی مەستی بکەم باسی ئەو شەرابەن تەهورە بکەم کە بەدەست مەولا خۆیەوەیەتی هەر کەس کە بە شیاوی ئەوەی بزانێت جورعەیەکی پێ ئەبەخشێ یعنی بەغەیری مەستی چ کەلیمەیەکی تر چ وشەیەکی تر هەیە من بەکاری بێنم هەتا ئەوەی کە بتوانم جێگەی مەستبوون و کۆمەڵەشتی لەم بابەتانم بۆ بگرێتەوە یعنی کەلیمات عاجزە لە دەربڕین مەجبورم ئیسفادە لە زوڵف بکەم مەجبورم یعنی من لەم دووسێ ڕۆژانە لێکۆڵینەوەیکی زۆر وردم لەسەر چوارینەیەکی حاجی قادری کۆیی کرد ئەڵێ لە سەیری خاڵەکەی کوڵمی کەماری زوڵفی داناوە لەسەر تەسویرەکەی ئادەم مەلەک سەد عوزری هێناوە کە شەیتان تاقی محرابی برۆی تۆی دیوتی یا ڕەب لە سوجدەی حەزرەتی ئادەم سەری خۆم بۆچی بادا بابەتێکی ئەوەندە قوڵ و کاریگەرە کە پەیوەندی بە چیرۆکی خەلیقەتەوە هەیە کە پەیوەندی بەو لەحزەیەوە هەیە کاتێک کە خوای گەورە حەزرەتی ئادەم دروست ئەکا جارێ حەزرەتی ئادەم هەر لە بناغەوە هێشتا پێش ئەوەی کە ڕۆحی خوا بکرێ بەبەری حەزرەتی ئادەمە گڵێک بۆ هیچی تر باشە بەس هەست ناکەن ئەمە ینی دەتانەوێ جۆرێک مانە بەو تێکستانە بدەن کە لە ئەساسدا ئەم تێکستانە بۆ نمونە شاعیرێک بۆ خۆشەویستەکەی خۆی نووسیەوە یعنی
لەسەر ڕوو پەرچەمت کردوویەتی تەشریحی ئاینت مەسیحی بێ ئەگەر ئەهلی محیبەت دێتە سەردینت بەیادی خاڵی تۆیە سەجدە بەرمۆرە دەبەن شیعە لە مل زەنارەکەن تینی لە خۆشی زولفی تینتینت چی ئیمکانە قەمەر هەڵبێ مقابل شەمسی ڕوخسارت بە پەروانە نەبێ پەروین لە شەوقی چاوی پەروینە دەمە باسی یارەکەی خۆی دەکەیتر بۆ ئاوا دوور و درێژی دەکەنەوە و ناتانەوێ بڵێن ئەمە عشقێکە شتێکی خۆڕسکە لە بینی مرۆڤەکان هەیە و ئاساییە ئەمانش مرۆڤن و ئاساییە خەڵکیان خۆشویست زۆر ئاساییە ئەکرێ بەڵام ئێمە وەختێک کە گەڕینەوانێ بۆ ژیانی ئەم پیاوانە ژیانی ئەم پیاوانە ئەوە ناڵێ کە مەسەلەن بەبەردەوامی و کۆڵی خەیاڵی لای ئافرەتێک بوو بێ و هیچی تر بەڵام ئەوەشی تێدا هەبوو ئەوەشی تێدا هەبووە قسەکە هەردیانە بێ شخصیت و کەسایەتی ئەم ئەسڵەن من لە زۆر شوێن ئەمەم باس کردووە یعنی ئەوان ئەگەر بە ڕێگەی شەرعی خۆی و ڕێگەی طبیعی خۆی تەنانەت نەگەیشت بێتن بە حب و وەکۆڵی خۆشەویستی بەرامبەرەکەیان ئەسڵەن یعنی چۆنڵی بە جۆرێک لۆمەی خۆیانیان کردو یعنی باشە تۆ چی ئەەکەی لەم شعرەی مەسەلەن بۆ نمونە ئەڵێ تۆ کە دەرکەوتی مەپرسە چی بەسەردێ گیان و دڵ مەحویە فەرمێ تۆ کە دەرکەوتی مەپرسە چی بەسەردێ گیان و دڵ حاڵەتی شەونم تەماشاکە لە وەختی ڕۆژهەڵات آخر کاتێک کە ڕۆژ هەڵیە ئیتر شەونم یەک پارچە بێ بە هەوا ئیتر نامێنێ کاتێک کە ئیتر معشوق دێتە حزور ئەبێت تۆی یەک پارچە نەمێنی خسرە و شیرینی نظامی مەخوێندەوە خسرە و شیرینی نظامی طبعاً شتێکی زۆر جوانی تایە باس لەوەکە نظامی لەسەر زمانی مەسەلەن شیرین شەوێک بە مەستی خەسرەویە بۆ لای بەڵام دەرگای لێ ناکاتەوە بەڵام پێشەڵێ عیلەتی دەرگانەکردنەوەکەی لە خەسرە و چی بووە ئەڵێ حەدیسی ئەن کی دەربەستەم ڕەوا بووت کی سەرمەست ئامەدەن پیشەم خەتا بوو باز لەوەکە ئەڵێ ڕاستە من دەرگام بە ڕووی تۆ داخست بەڵام هەر دەرگا داخستنەکەم بە ڕووی تۆیە خود عینی عەشق بوو ئەڵێ لەبەرەوەی کە بیستە بووم لە دکتۆرم بیستووە لە حەکیمەکانم بیستووە هەر کەسێک کە فشاری شەکرەی بەرز ببێ ئەبێ لە شیرینی خۆی بپارێزێ بۆیە منیش ئەمزانی کە تۆ بەو مەستیەوە هاتوویت و فشاری شەکرەی خوێنی تۆ ئەوەنە بەرز بۆتەوە ئەگەر شیرینی و شەکراوی ویسالت بەدەست بهێنایە لەگەڵ منە و کۆڵێ ڕۆحت تیاچوو